ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر دژمنانی گەلەکەمان لە بەرامبەر ئیرادەی بەرزی تێکۆشەران بە ئەمەک و وڵات پارێزەکان توانای وەستانەوەیان نەماوە بۆ بەدەستهێنانی هاوکاری بە ڕێزیلی و ڕسوایی هەر ڕۆژە کڕنش بۆ سەرانی وڵاتێک دەبن بۆ ئەوەیش هەمیشە بە پاسایی پاراستنی سنووری و شەڕی پەکەکە کۆی کوردانی کردوتە ئامانج بە قوڵایی زیاتر لە 40 کیلۆمەتر هاتوۆتە باشووری کوردستان خاک و خۆڵ و چیا و کانیا و دارەکان و جاندارانی کردوتە سوتەمەنی جەنگێکی بێپاسا و ناڕەوا و شکست خواردوو ئاشکرایە ئەمە ڕقێکی پڕ لە تۆڵەیە لە گەلەکەمان کە هیچ پاساوێکی نییە بۆیە بە پشتیوانی هێزە نێودەوڵەتیەکان هاوکاری ناتۆ دوێنێ زۆر بەچڕی بە چەکی کیمیایی گەریلا بەرخودارەکان لە زاب و ئافاشین و مەتینا کردوتە ئامانج دەبێ هەر کەسێ بزانێت و بە تایبەتی ئەردۆخان و دەسەڵاتە شکست خواردوەکەی چۆن خۆڕاگری گەلەکەمان لە بەرامبەر دیکتاتۆرەکەی بەغداد بەرامبەر ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و سێوسێنان و بالیسان بە خۆڕاگری مایەوە ئەوەی لە ناوچوو دەسەڵاتی فاشستی بەعز بوو نەک گەلی کورد بە تایبەتی شەیدکردنی ژنان بۆ خۆی ترسێکی گەورەی فاشزمە کە ناتوانێت تێکۆشانی ژنی ئازاد و چالاک ببینێت ئەمڕۆ ڕۆژێکە لە پەرادیمای نوێی ڕێبەر ئۆجەلانەوە ژنان پێشەنگایەتی شۆڕشەکەن هەنگاوەکانیان کۆمەلگای یەکسانی و پێکەوەی و هەماهەنگی دێنێتە ئاراوە هەر ئەم ترس و بێچارەی دژمنان کە ژنان ئەکرێتە ئامانج و شەید ئەکرێن چونکە لە کەسایەتی شەید زیلاندا هەرزوو ڕاستانەی تێکۆشانی ئازادی ژن لە هزر و بیری ڕێبەرۆجەلاندا بینیەوە دەرکی بە پیلانگەڕی کرد بۆیە بە چالاکی جەستەیی خۆی پەیامی ژنی بۆ پاراستنی خەباتی ژن و ڕێبەرایەتی گیانی خۆی بەخشی کچی من کارێکی خراپی نەکردووە ڕێبازێکی هەڵبژاردە خۆی بەدڵ بووە شانازی پێوێ یەکەم کارێکی خراپی نەکردووە خۆی ئەو ڕێگای هەڵبژاردووە وڵایەتی ناپاکە خراپە بەڵام حکومەتی هەرێمی لەگەڵ ئەردوغاناوە هیچ فەرقی و جیاوازیەکی نابێت لەبەرەوە هیچ پەربەرچێکی نییە لەگەڵ ئەم کوردەی قەتڵ و ئاما کرێ هیچ شتێکی نییە هەردووکیان شەریکن لەگەڵ ئەردوغانەوەک یەکوە بەلای منەوە داواکاریم هەیە داوا لە خواکەم هیچ دڵی دایکێک نەسووتێ هیچ کوردێک نەکوژتێ هەرەوەم ئەمە دوا دڵۆپە خوێنی شەهیدانمان داوا ئەەکەم دوا دڵۆپە شەهید بێ ئیتر ئێمە ژوەکو ئەو میلەتانە ئینسانی خوا دروستی کردین بە کوردی دروستی کردوین ناتوانین بۆ ناتوانین لە خاک و نیشتیمانی خۆمان نابژین داوا حەق و مافی خۆمانەکەین و دوژمنمان زۆرە من وەکو دایکی شەیدلێر و شەیدیار و بە ناوی هەموو دایکی شەیدانە داواکارم کۆتایی بە شەڕ بێ هیوادارە بیتر باز بێت و ئەمنە کیمای نەڕێژن و کۆتایی بە شەڕ بێنن کۆتایی شەڕ کۆتایی بێت و ئاشتی بەرخەرار بێ من وەکو دایکی هەموو شەیدان و دایکی هەموو لە چک بەسەران هەموو دایکانی ئەشتی داواکارم لە هەموو دایکی ئاشتی و دایکی شەیدان هەمووی بە یەکجار هاوارکە شەڕ کۆتایی پێ بێ ئیتر شەڕ نەبێت و ئیتر شەڕ کۆتایی پێ بێت و ئاشتی بەرخەرار بێ هەتا لە هەر شوێنێ شەڕ بێ هەر جەرگی دایکانە سووتێ هەر دایکان جەرگێ سووتێ خوشکان خەمبارە بن براکار خەمبارە بن باوکان ڕیشت پێ بن لە هەر شوێنە شەڕ بێ هەر ئێمە جەرگ سوتاوە بین وەڵای تر کۆتایی بە شەڕ بێت و هیچ چەکێ بەکارنێ نەک چەکی کیمایی ئاشتی بەرخەرار بێت و چوارپارچەی کوردستان یەکگرتوو بێت و دەست لە ناو دەست بێت و یەکگرتوو بن و کۆتایی بە شەڕ بێنن چونکە هەتا خەڵک تەواوە بێ شەڕە بێ هەبێ گەلی کورد لە چوارپارچەی کوردستان هەموو نەتەوەکان هەمووی یەکگرتوو بێ من شانازی بە شەهیدەکانەوە کەم و بە تایبەتی شەهید پەیام ئەمڕۆ پەیامێکە ئەمڕۆ کە ئەدرێ لە باشووری کوردستانەوە بە تایبەتی سلێمانی کاڵێ شاری ڕۆشنبیرانە بەڕاستی شاری ڕۆشنبیرانە هەتا ئێوارە دوژمنانی ئێمە و ناحەزانی ئێمە و هاوپەیمانەکانی کارکەن لەسەر شۆڕشی باشووری کوردستان لەسەر بە تایبەتی ڕۆژخەڵکی باشووری کوردستان و سلێمانی ناتوانن ئەو شاری ڕۆشنبیریە بەسەرنەوە ئەمڕۆ هەواڵ پەیام بە پەیامەکانی خۆی ئەوەی یا بە گوێی دوژمنانە کە ئێمە هەین
کە ئێمە بەرگریەکەین لەگەلێکە لە هەر چوار پارچەی کوردستانە شەهید دەکرێت. شەهید پەیامێکی بۆ ئێمە هەیە کاڵێ ژن ژیان ئازادی ئەبێ ژن بکەوێتە بچێتەوە سەر ئەو ڕێچکە ڕاستەقینەی خۆی کە شۆڕش بووە کە زەراعات بینا مناڵ بە خێوکردن هەموو شتێ لە سەردەستی ژن بووە. ئەمڕۆ شەهید پەیام و هەموو پەیامەکان هەموو شەهیدەکان هەموو تێکۆشەران هەموو وڵات پارێزان کە دڵیان لێدا بۆ گەلی کورد بۆ کوردستان ئەوە بە ئێمە ئەڵێ ئەمڕۆ ئەبێ بڵێن ژن ژیان ئازادی لە هەر چوار پارچەی کوردستان و گەلانی بندەستیش. ئەوانەی کە ئەمڕۆ هاوکاری ئەردۆغانەکەن چونکە ئەردۆغان خۆی نەماوە بەڕاستی نەماوە بەڵامە ئەمانی کە گرتویانە بوون بە دارشەق و بوون بە کلکی ئەردۆغان بەداخەوە ئەمڕۆ ئەو هاوکاری ئەردۆغانەکەن پیسترین و قەدەغەترین گازی فسفۆر و کیمیایی بەسەر هەواڵانی ئێمەیە بەسەر گەریلایە بەڵام بەڕاستی جێی هەموو شانازی هەموو گەلێکی کوردەکە ئەمڕۆ گەریلا ئەو بەرخودانیە بێوێنەیە ئەکا کە هەموو جیهانی سەرسام کردووە. ئەمانە بۆ خۆیان نەماون بەڕاستی نەماون بەڵام گەلی ئێمە وشیارە لەوە وشیارترێکە کە ئیشی لەسەرەکرێ چونکە لە مرۆڤایەتی وەستەیرکەی ئەوەندەی گەلی کورد قەتڵ و عامەکرێ و قڕەکرێ و دوژمن ئێمە کاری لەسەرەکە بەڵام ئەم شۆڕشە بەردەوامە چونکەکەم ئێمە خاوەنی پەیامەکانی خاوەنی زیلانی خاوەنی ئارین میرکانین ئێمە لە هەر چوار پارچەی کوردستانەوە و تێکۆشەرانی ئێمە بەشدارن و دەوڵەتی تورکەم ڕۆشکستی هێناوە. ئەوەی جێگای داخە ئەوەی جێگای شەرمەزاریە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ڕێکخراوە مەدەنیەکان تەنانەت بۆ نەتەوە یەکگرتووەکان ئەمە شەرمەزاریەکە چونکە بێدەنگن لە ئاستی ئەو دڕندەیەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەکاری ئەهێنێ هەر وەکو هەمان شێواز کە کاتی سەدام حوسێن چەکی کیمیایی بەکارهێنا لە باشووری کوردستانە یاخود لە هەڵەبجە و سێوسێنان و بالیسان و لە قەراخ و لە زۆربەی ناوچەکانی باشووری کوردستان و لە چیاکاندا ئێستا بە هەمان شێواز دەوڵەتی داگیرکەری تورکیا هەمان شێواز چەکی کیمیایی بەکارهێنێ بەڵام لەبەر ئەوەی ئەندامێکی ناتۆیە بێدەنگن لەو ئاستە بۆیە ئەمە شەرمەزاریە هەم بۆ ناتۆ هەم شەرمەزاریە بۆ نەتەوە یەکگرتووەکان چونکە بێدەنگن لەو کۆمەڵکوژیە بێدەنگن لەو دڕندایەتی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەکارهێنێ ئەمە شەرمەزاریە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەمیش بۆ وڵاتانی ئەوەی خۆیان بە ناوی دیموکراسی باسی ئەەکەن. 30 ساڵی ڕابردوو کە ئەم حکوومەتە و ئەم حزبانەی کە ئێستاکە لێرەیە لە باشووری کوردستانە هەن و کە زۆربەیان بوونەتە پاشڕۆیی داگیرکەران هەوڵی بێئیرادەکردنی گەلی ئێمە ئەدەن لە هەموو ڕێیەکەوە بە تایبەتی کار لەسەر ژنەکەن بۆ ئەوەی ژن بێئیرادە بکەن بەڵام کەسانێکیشمان هەیە وەکو شەهید پەیام کە بە شێوازێک لە شێوازەکان بتوانێت ئیرادە بۆ هەم ژن هەم بۆ تاکی کورد بگەڕێنێتەوە کە ئەو ڕێبازە بگرێتە بەر و بە درندەترین شێواز کە شەهید ببێ ئەوش بەکارهێنانی چەکی کیمیاوی لەلایەن دەوڵەتی تورکیا کە چەکێکە کۆتا چەک کە بەکاری هێنا